پێشکەشکی وی ملەتی بکەن هەندێک کەسێن ستێر هەلبژێرن بۆ وی ملەتی ئینشەڵا و سەرکەوتنێ بووە هەردووکۆژیت خاڵسم تا عەبدولقاهیر زۆر سپاس دینا دەچمە لای پرۆفیسۆر دکتۆرە بەڵقیس بێگومان ئەویش یەکێک دەبێت لە ئەندامانی لیژنەی دادوەری ئەم پرۆگرامە دکتۆرە بەوە ناسراوە دەستی زۆر سووکە دایما نمرەی باش دەدا بۆ کەسانی کە بەشدارم بە تایبەتی ئەگەر ئەو کەسە گەنجێکی قۆز بێت جوان بێت تاوان ئەگەر کچ بێیان کوڕ بێت دکتۆرە زۆر بەخێربەی سوپاسانەکەم ئەمن ئەوڕۆ زۆر پێخۆشحاڵم لە ناو ئەو لجنەی بەڕێزانە لەگەڵ مامۆستا هەڵکەوت و لەگەڵ هەمووان چونکە بەرنامەیمە بەرنامەیە کە خزمەتی وڵاتی خۆمان ئەەکەین دوامی سوپەرستار لە کوردستان تیڤ زۆر بەباشی ئیشەکەن و ئەمن زۆر دڵم گەورە دەبی وەختی ئەو هونەرە جوانانە ئەبم